پرسیاری سێم ئەگەر ئەزێت نەبێ هیوادارم ڕاستی مامۆستاجان ئەوان ئەو خۆشەویستی کە جەنابەت هاتە بۆ ئێمە بەڕاستی ناودڵی ئێمەدا هەی وەڵام ماوەیەکە لە مزگەوتی ڕێگای بەهەشت بەڕەم ناتبینم نازانم هۆکارەکەی چێ بەڕاستی یعنی ئەوە دوو خوددا دەڕۆم لێکە ناتبینم یعنی باوەڕدا زۆر حەز بە دڵتانگیەکەین حەزەکەم وڵا ڕووکەیتەوە بزانین هۆکاری نهاتەکە چی بووە کە بەڕاستی خۆشەویستی لە ناودڵی هەر هەمومانە خۆی گەورە پاداشتی کردە گوتی دێ قیامەتەکە باوکی ئارێز یاخواکە کارێزی شتەمەند درێژ بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بۆ دەفەرمی سێم لە مزگەوتی ڕێگای بەهەژنی دووسێ جومعەکە ڕاستە وەڵاهی لەوانە ناتوانم لەوە چێوەکو پێویست من چونکە لە هەورێرە نە وەزیفەم هەبووە نە کارمەندی ئەوقاف بووم چەند ساڵێک وەکو میوان وەکو تەکالیفی برای خۆشەویستم ئەو برا بەڕێزەی کە مزگەوتی ڕێگای بەهەشتی دروست کردەوە خۆشەویستی خەڵکی هەولێرش بەگشتی بۆ من زۆر گەورەیە چەند ساڵێک لە خزمەتتاندا بووم بەڵام لەوە ناچێت مزگەوت ئیمام و خەتیبی ڕسمی خۆی هەیە و دیارە میوانداریەکەی ئێمە تەواوە هیچ مەسەلەیەک نییە من نەم وەزیفەی ئەوقافم هەبووە نە موچەخۆری حکومەت بووم بەخوا نەسەر بە کەس و لایەنێکیش بووین توانیمان ئینشەڵڵا ئەو هەموو خۆشەویستەی باوکی ئارێز و ئەو هەموو ئازیزانی خەڵکی هەولێر لە هەر شوێنێک بین بەخۆ زۆر جا سیحەتیشم تەواو نییە کار و کەسابەتم لە سلێمانیە و ئەم بەرنامەیەش ئینشاءڵڵا مەسافەیەش کە لەگەڵی بەردەوامی مزین تا چەند دەتوانین هاتوچۆی هەولێر بکەین ڕێگاکەم دوورە هاتوچۆم زەحمەتە کەسابەتم قورس بووە ئیتر ژیانی ژوایە باوکی ئارێز لە هەر شوێنێک بین لە خزمەتتان دەین بەڵام لە ماڵی خۆشمەوە ڕۆژان ڕوانێ شتێک بڵاوکەمەوە ئینشاءڵڵا لە پەیجەکانەوە مامۆستافا شارستێنی تر ئەوە بەو شێوەیە بۆ خۆمان هەر لە خزمەتتان داین ئینشاءڵڵا ئێمە هەتا دەوە لە حەزەی مردن لە خزمەتی ئەم دینەدا نابڕین ئێمە موظف نین من موظفی نە ئەوقافم و نە هیچ کەسێکم من خزمەتکاری دینی خوام خۆم بە خزمەتکاری تەواڵێتەکانی مزگەوتی دەزانم بە گەورەترین پۆستی ناگۆڕم ئەگە تەواڵێتی مزگەوتی بشۆم نەک لەسەر مینبەر بووم ئەوەندە شانازی بە مزگەوت و خزمەتکاری دینی خواوە دەکەم بەڵام بڕوا بکە ڕەم بێت لەوە زیاتر نەتوانم لە مزگەوتە لە خزمەتتاندا بم ئیتر جارە بارودۆخەکە ئەوایە و خوای گەورە ئەوەی کە کردومانە لێمان قبوڵکە ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن چاوی یەک بە یەکی ئەهلی مزگەوتی ڕێگای بەهەشت و هەموو موسڵمانان ماچ دەکەم من وەکو میوانێک لێرە بووم عەرزم کردن نە لە کارمەندی ئەوقافم نە موچەخۆر بووم نە لا دەدرێم نە کەس هێناومی نە کەس لای بردوم باوەڕتان بێ بۆ خۆم مەیلە و ماندووبوونم پێوە دیارە و زۆر جار ئەم جێژبوون و شتم لەگەڵ هاان تەلەفۆنیشم نییە جاریوار لە کەناڵ خەری بۆ وام لێبێ ئەو لەسەر مینبەر دەبێ هەموو ڕۆژە جاری ئیمامێکم لەگەڵا بێ خەتیبێکی تایبەت بۆ خۆشت بینیت لە مزگەوت دەجار هەبوو لە پەخشی ڕاستەخۆدا بەلادا کەوتوم ئیتر دکتۆریش لە تۆزم سەعادەی ماندووبوونی خۆت بکەی خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئێوە هەر خۆشەویستن ئینشاءڵڵا لە پەیجەکەی خۆشمەوە ئەوەندێک کە دەتوانم دەبێت لە خزمەتتاندا